16 ئۆکتۆبەر چۆن ڕوویدا و لە پێناو چیدا ڕوویدا؟ شکۆ و قوربانی و ناوبانگ هەمویان پێکەوە شکان و نەمان. لەوانەیە بۆ نەتەوەیەکی وەک کورد کە خاک وڵاتەکەی کەوتۆتە نێوان سێنێتەوە و دەوڵەتی دڵڕەخی وەک تورک و فارس و عەرەب لە مێژوودا هەندێجار بۆ خەبات لە پێناومانەوە و بەرگریکردن خۆی دابێتە پاڵ یەکێک لەو هێزانە. دەکرێت لە سەردەمی شەڕی ئیمپراتۆرەکاندا لە ناوچەکانی کوردستان کورد بێلایەن نەبوو بێت و ژیری کرد بێت بۆ دەربازبوون ومانەوە بۆی بەکەواو سەڵتە یەکێکیان هەڵواسی بێت. بەڵام لە دوای نیو سەدە خەبات و قوربانیدان لە پێناوکیانێکی سەربەخۆدا و دوای دامەزراندنی هەرێم حکوومەتەکەی ئەو بیان و خەتەرە دەرەکیانە کەمتر بوون. بەهانەی لەشکرگەشی دەرەکی نزیکەی چارەکە سەدەیەک لەسەر کورد نەمابوو لە هەرێمی کوردستان. تا سەتەوەختی شەڕی داعش هێزە کوردیەکان هەرچی وزە و دەرفەتی هەیان بوو لە شکاندنی یەکتردا بەکاریان دەهێنا. لە کاتێکدا ڕاپەڕینی بەهاری نەوت و یەک سەرەتایی بەدیهاتنی خەونە گەورەکەی کورد بوو لە دوای ڕووخانی ڕژێمی باسیشەوە هەر هەنگاوێکمان مابوو تا بگەین بەو خەونە. ناکۆکی و سوود وەرنەگرتن لە دەرفەتەکان بەردەوام بوو تا ساتەوەختی دەرکەوتنی داعش وەک ڕێکخراوێکی جیهادی تیرۆرسی لە عێراق و شام. لێرەوە گرەی بەختی کورد هێندەی دیکە شلتر بووە. کورد و پێشمەرگە بوون بە ناوێکی جیهانی و سەرکردایەتی کورد فریای پێشوازی لە سەرکردە جیهانی و وەفتە نێو دەوڵەتیەکان نەدەکەوتن. چاوی کامێرا گیانیەکان بەردەوام لەسەر هێزی پێشمەرگە و تۆمارکردنی نەبەردیەکانیان بوو. پێشمەرگا بوو بە ڕەمز و هێمای بەرگری قوربانیدان لە پێناو جیهان. تاوای لێهات وڵاتە زلهێزەکان دەیان گوت پێشمەرگا بە نوێنەرایەتی هەموو جیهان دژی داعش دەجەنگێت. لە دوای ئەو هەموو یارمەتی و پاڵپشتەی بۆ هەرێم و هێزی پێشمەرگا لە هەموو جیهانەوە دەنێردرا، هێشتا نەتوانرا هێزێکی یەکگرتوو و پتەوی نیشتیمانی دابمەزرێت. نەتوانرا سوود لەو هەموو دەرفەت و هاوکاریانە وەربگیرێت. هەرێم لەو پەڕی هێز و شکۆی خۆی دابوو بەرامبەر بە عێراق و وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتیش. بەڵام هەمووەمانە نەیانتوانی پێش بۆ بگرن کە 16 ئۆکتۆبەر ڕوو نەدات و سەدا پەنجاویەکی خاکی کوردستان لەدەست نەدەن. لە 16 ئۆکتۆبەر چی ڕوویدا و چۆن ڕوویدا؟ لە دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە 25 نوێی 2007 و وەڵامی تون لەلایەن زلهێزانی ناوچەکە و جیهانەوە دژی ویستی کورد لەو ڕۆژەدا دەستی پێکرد. نزیکەی مانگێک دواتر و لە ڕۆژی 16 دەی 2007 سوپای عێراق و حەشدی شعبی هێرشی کردە سەر کەرکووک و ئەو ناوچە کێشە لەسەرەکانی دیکە. بەڵام بەهۆی شەڕی داعشەوە پێشمەرگا تێیدا دەسەڵاتدار بوو دەیپاراستن. با پلانی باڵێکی ناو یەکێتی لەگەڵ ئێران و عێراق و بە تایبەتتر چاوسوورکردنەوەی وڵاتانی ئێران و فەرماندەی فەیلەقی قودسی قاسم سولەیمانی کە چەند ڕۆژێک پێش ڕووداوەکە لە شاری سلێمانی بوو. لە هەمان کات پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەکانی شنگال و باشیقە و مەخمور دەکشێنەوە. با پێی پلانەکەی یەکێتی هێزەکانی پێشمەرگا هیچ بەرگریەک ناکەن و دەکشێنەوە. لە هەمان کاتیشدا فەرماندەکانی یەکێتی هیچ ئاگاداریەک بە هێزەکانی بەرەی پێشەوە نادەن بۆیە بە ناچارەی پێشمەرگەکان دەکشێنەوە. بەرە بەیانی 16 ئۆکتۆبەری 2017 سوپای عێراق و حەشدی شعبی لە شاری کەرکووک و شارۆچکەکانی خوڕمات و داقوق و حەویجا هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگا. هێزەکانی پێشمەرگەش بە بڕیاری بەرپرسانی هەرێم لەو ناوچانە کشانەوە. پێشەوەی شاری کەرکووک کۆنتڕۆڵ بکرێتەوە لەلایەن عێراقەوە 6 ڕۆژ پێشتر و لە ڕۆژی 10 مانگ سەرۆک وەزیرانی ئەو کات حەیدەر عەبادی ڕایگەیاند کە بەڕێوەبردنی و ناوچانی ناکۆکیان لەسرە بە پێی دەستور سەر بە عێراقن. لە ڕۆژی 16 مانگ هێزەکانی عێراق دوای کشانەوەی زۆرینەی هێزەکانی پێشمەرگا هات لە نێو شاری کەرکووک و ماوەیەک شەڕ لە نێوان عێراق و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان دروست. بەڵام دواتر لە هەمان ڕۆژ عێراق دەستی بەسەر بنکەی کەیوان و بیرە نەوتەکانی باکووردا گرت و لە کۆتاییشدا دەستی بەسەر باڵەخانەی پارێزگای کەرکووکدا گرت و ئاڵای کوردستان لەسەر جەم شوێنەکان هێنرای خوارەوە. چەند ڕۆژێک دوای 16 ئۆکتۆبەر بافڵ تاالبانی لە چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی فرانس 24 فەڕەنسی گوتی لە پەنجاندا میستەرکردایەتی یەکێتی 38یان پشگیری کشانەوەیان لە کەرکووک کردووە. بێگومان پێش 16 ئۆکتۆبەر ڕێکەوتنێک لە نێوان باڵێکی یەکێتی لەگەڵ حەشدی شعبی و قاسم سولەیمانی کرابوو بەڵام بە تەواوەتی ڕوون نییە. کورد لە دوای 16 ئۆکتۆبەر تەنها کەرکووک و نیوەی خاکی کوردستانی لەدەست نەدا. ئەو شکۆ و ڕێزە جیهانیەش کە بەهۆی شەڕ لە دژی بەرەی تیرۆر بەدەستیەنا بوو لە دەستیدا. دوای داگیرکاری و زیانەکان دوای داگیرکردنی کەرکووک هەزاران خێزانی شاری کەرکووک و قەزاکانی دەوروبەری لە ترسی سوپا و حەشدی شعبی ماڵەکانیان چۆڵ کرد و ڕۆژشارەکانی هەرێماوەرە بوون. دانیشتوانی دووس خوڕمات و زیانێکی زۆر بەرماڵ و ناوچەکەیان گەیشت و بۆ ماوەیەکی زۆر نەیانتوانی بگەڕێنەوە. چەندین ماڵ سووتێنراون و ڤیدیۆی تەرمی پێشمەرگەیەک لە دووس بڵاو کرایەوە کە هێزەکانی حەشدی شعبی
بە ئۆتۆمبیل بە دوای خۆیاندا ڕای دەکێشن. هەموو ئەمانە و زۆر ڕووداوی دیکە کە لە کامێرەکانەوە نەبینراون لە دوای شەڕی کەرکووک ڕوویاندا. لە ڕۆژانی دواتر هێزەکانی عێراق دەستیان بەسەر شنگال و باشیقە و مەخموور داگرت بەبێ ئەوەی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان هیچ بەرگریەک بکەن. دواتر ناوچەکانی دەشتی نینەوە دەستیان بەسەردا گیرایەوە و دواتریش شاری دۆبس گیرایەوە. دوایەوەش هەریەکە لە شارەکانی خانەقین و جەلەولا کەوتنە دەست هێزەکانی عێراق و بیرە نەوتیەکانیان کەوتە دەست حکوومەتی فیدراڵەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و هەرێمی کوردستان 155 هەناردەی نەوتی لەدەستدا. پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکوومەتی هەرێمی کوردستان 12 بیرە نەوتی لەژێر دەستدا بووە کە بریتی بوون لە کێڵگەکانی هاڤانا، بای حەسەن و بابە گورگڕ و خەباس و جەمبور و فورمەڵە و عەیزالە و بەتمە و تەقتەق و حەسیرە و شێخان و تاوگێ کە لە کۆی و بیرە نەوتانە 726,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم دەهێنرا. دواتر هەریەکە لە بیرە نەوتەکانی هاڤانا و بای حەسەن و بابە گورگڕ و خەباس و جەمبور و عەیزالە و بەتمە کەوتنە دەستی حکوومەتی ناوەندی کە گوێی گشتی بەرهەمەکەیان 445,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. بێجگە لە نەوتی کێڵگەکانی هاڤانا و بای حەسەن حکوومەتیارەیەم بەرهەمی غازی سروشتی و کێڵگەکانیشی لەدەستداوە کە کۆمپانیای دانەغاز بەرهەمێنانی تێدا دەکرد. سەرباری وەش کۆی گشتی سنووری باشووری کوردستان 86,269 کیلۆمەتر دووجایە. تاوەکو ساڵی 2003 41,939 کیلۆمەتر دووجای لەژێر دەستی هەرێمی کوردستاندا بووە. بەڵام دوای ڕووخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2003دا دواتر لە دوای هێرشی داعش لە ساڵی 2014دا زۆرینەی ناوچەدا بڕاوەکان کەوتنە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە کاروبەرەکەی 44,939 کیلۆمەتر دووجا بوو. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێزی پێشمەرگە لە هەموو ئەو ناوچەکشانەوە کە دەکاتە 152 خاکی باشووری کوردستان ئەو خاکەی لە دەستیش دراوە بێجگە لە شاری کەرکووک 8 شارۆچکە و 21 شارەدێ بوون. لە 16 ئۆکتۆبەر خاکی کوردستان وەک کێکێک بوو لە سەرسینیەکی زێڕوو پێشکەشی هەشتی شابی و گروپەکانی سەربەیێران کرا. شکۆ و قوربانی دانی دەیان ساڵی گەلی کورد و هێزی پێشمەرگەی کردە هەڵمی ناو دارستان. خاکێک داگیر کرایەوە کە باشکرا سەرکردە شیعەکان و عەرەبە شۆڤێنیەکان لە کەناڵ و پەرلەمانەوە هاواریان دەکرد. کەرکووک تەواو بوو کەوتەوە بندەستی کورد. 16 ئۆکتۆبەر چاکێک بوو جەرحەق بە شیعە و ئێرانیەکان کرا. ئەوانیش لە کۆنگرەی 5 یەکێتی بە زیادەوە قەرزەکەی و باڵەیاندایەوە کە شکۆی خاک و گەل و پێشمەرگەی کوردستانیان لە پێناودا شکاندبوون.